ئێمە وەکو دوکاندارەکانی شاری کەلار معلومە لای هەموو خەڵکی کوردستان کە زۆرترین بڕی موچامە ئیجارمان لەسرە. من لە 2010 خڕیجی زانکۆم پشتم بەم حکوومەتە نەبەستوە کە خێرم پێبدا وەکو سەداقە وەکو خێر پشمان بە توانای خۆمان بەستووە. ئێستا دەسەڵاتێک هاتوۆتە گۆڕ کە لە خەمی هیچ کەسێکانیە لەم نیشتیمانە بناوی کەرەنتینەوە خەڵکیان لە ماڵ کردووە ئامادەنین دینارێک بەو خەڵکە بدەن. من بۆ خۆم شاگردم هەیە کە کەسی نزیکی خۆمە برامە، بەڵام خەڵک هەیە شاگردی تری خەڵکی غەریبەیە لەسەر ئەوە شاگردیە ئەتوانێت خێزانی بەخاوەن بکە. ئێستا حکوومەت لە بری ئەوەی کە خەمی ئێمە بخوا ئەڵێ لە ماڵەوە بن دوکانەکانتان داخن لە خەمی ئەوشتانە من بەش بە حاڵی خۆم لەگەڵ خاوەنی مڵکەکانیشام کە تا ڕادەیەک کرێمان لێ وەرگرن چکە ئەوان ئامادەنین بە هیچ شێوەیەک زەریبە لەوان وەرنەگرن کە زۆرترین بڕی زەریبادەم خۆم ئاگدارم لەوە. ئێمە بەش بە حاڵی خۆمان زۆر نیگەرانی لەم دۆخە کە ڕوبەڕووی خەڵک بۆتەوە بە چای خۆتان ئەیبینن کە خەڵک داواکاریمان ئەوەیە کە ئەم کەرەنتینە بشکێنرێت، تەنیا ئەوە نەبێت لە نێوان شارەکانە بمێنێت شار بۆ شار جم و جۆڵ قەدەغە بێت، خەڵک بگەڕێتەوە سەر ئیشی خۆی، خەڵک بگەڕێتەوە سەر پیشەکانی پێشووی ئەوەی کە دەستگێڕە حەماڵە کرێکارە شاگردە هەر شتێکی ترە ناکرێتەوە لە ماڵەوە بیت. مرۆڤ بەش بە حاڵی خۆی کە باڵندەیەکش لە ماڵەوە کەرەنتیناکە هەر بەش بە حاڵی خۆی نانەکەی ئەداتێ و خواردنەکەی ئەداتێ نایڵێت بەو شێوە بکاتە ئاستێک کە تەواو لاواز بێت. من لەم ڕۆژانە خۆم لە گروپێکی خێرخوازی خەڵکی دەوڵەمەنی ئەم شارە بەشداریم کردووە، کەسی وام ناسیوە تایە کە زۆرترین ژیانی لە ئاستی باڵا بۆ ئێستا دەستی کرۆ بە پاڕانەوە لە پێناو وەرگرتنی کەمترین شمەکە بۆی کەرامەتی خۆی و خێزان و مناڵەکانی نەشکێت. 1,500,000 دینار ئیجارە دەم بە خۆم و شاگردەکەمەوە جگە لە پارەی کارەبا و مۆلیدە و حرەسی. بەخوام لە کرێخانی مانگی 200,000 دەم وەڵای بژێنی ئەم حەماڵیەیە هیچم نییە بەخوا ئایلم هەیە بەخوا وەڵا ئەم وەزعات تاکەی تاسیرەکە نازانم ئەمە 5 ڕۆژە ئەمە 20 ڕۆژە ئەمە 30 ڕۆژە نازانم. ئەرە وەڵا لەسەر ئەم ئەربانە حەماڵیەکەم بەخوا لەسەر ئەمە ئەربانەژیم هیچ راتبێکشم نییە. ئیشت ماوە لە دوای مۆزاوە؟ بەخوا نەوەڵا ئیشم نەماوە. ئەرە وەڵا بەخوا چوار منداڵشمەیە 2 کوڕ و 2 کچمەیە بژێنی مەسەر ئەم ئەربانەی حەماڵیەکەم داواکاریم لە حکوومەت هەیە هاوکاری بکەن شتێکم بۆ بکەن. ئەرە وەڵا حکوومەت هێرێم بەشکەم یارمەتیم بدەن من فەقیر حاڵم بەخوا خاوەنی 4 منداڵ و لە کرێخانی دانیشت مانگی 200,000 دەم. وەکو دوکاندارێک لە بازاڕە هەمومان کرێچین هەمومان لە کرێیان دوکان من خۆم لە دوکانێکان بەخوای گەورە مانگی 150,000 کرێدەم و خانیەکە شمەر بە کرێ گرتومە هەر لە ئیجارم ئەوش مانگی 200,000 دەم یعنی من مانگانە مانگی 1,50,000 بەس ئیجاری دوکان و کابراوتی کرێ خانووە دەم تێگەی ڕۆژەکەشی زۆر سەختە زۆر دژوارە لە ڕاستیە. ئێمە ئەگەر لەم کاتە حکوومەت نێتە دەمان و هاوکاریمان بکات بۆ پێدانی کرێ بە خاوەن مڵکەکان هیچمان لە دەسەڵاتان نیە. من خۆم لە 1/3 هەتا وەکو 12-13 بازار بۆ ئیشم کردە 7 ڕۆژێک ئیمڕۆ 28 مانگە بازار نییە تایسە دوکانەکان سەرم دوکانەکان داخراون نەمتوانیە یەک پارچە لە دوکانە بفرۆشم تێم ئەگەر بتوانم دوکانەکە خۆم بکەمەوە بەس دەڕابەکەم شەحنکەم کارەبەکاڵ دەمەوە ڕێکتێنە سەرم ئەلە کاکە و دەرگا داخە غەرامەتەکەی بەڵێ خێزاندارم وەڵای تابعانە لەسەر دوکانەیە هیچ شکارێکی تر شک نابم.